بەڕێبەرایەتی کتێبخانەی گشتی لە ڕاپەڕین بۆ ماوەی 6 ڕۆژ پێشانگایەکی کتێبی کردەوە کە بە بەشداری چەندین دەستگای چاپ و بڵاوکردنەوە پێشانگای کتێبەکە کرایەوە تیایدا چەندین ناونیشانی نوێ بە زمانە جیاوازە و زمانە زیندوەکانی جیهان کرایەوە و بۆ ماوەی 6 ڕۆژ بەردەوام بوو. قسەی زیاترەکەم لەسەر پێشانگاکە و ناوڕۆکی پێشانگاکە زۆر بەڕێز سەدیق عەلی کانووسەر و شاعیرە لە ڕێی ستریمەوە قسەمان لەگەڵە کاک سەدیق سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو بەوەی بەڕێز سوپاس بۆ دەرفەتە. چەند ناونیشانی کتێب لە ناو پێشانگاکەی ڕانیا بەشدار بوون؟ ئەم پێشانگای ئێستا هەڵبەت درێژکراوی چەند زنجیرە پێشانگایەکی کتێبەکە لە بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین کراونەتەوە. ئەمەی ئەخیریان 4 دەستگای ناوداری کوردستانی هەرێمی کوردستان بەشدارن کە بریتین لە دەستگای فام، دەستگای تەفسیر، دەستگای بەختیاری لەگەڵ دەستگای ئەدیبان بە 2000 ناونیشانەوە پێشانگایەکە کراوەتەوە و ئێستاش بەردەوامە. هەروەها دەتوانین بڵێن ئەو دەستگایانە کە دەستگای ناسراون لەسەر ئاستی هەرێمی کوردستان چەند جارێکی دیکەش لە سنوورەکە پێشانگایان کردوتەوە. ئیتر بە گوێرەی ئەوەی کە سەردانێکی زۆر هەبووە، پێشوازێکی زۆری لێکراوە لە نووسەر و ئەدیب و خوێنەرانی سنوورەکە. جێگای خۆشحاڵیە کە دەبینین ئەو پێشانگایانە دەتوانن دەور و تەئسیری خۆیان بەجێ بێڵن. زۆر باشە. ئەو هەمە ئاهەنگیە چۆن دروست بوو لە نێوان ئەو ناوەندانی کە ئێستا ئاماژەت پێکرد بۆ ئەوەی کە پێشانگایەک لەو سنوورە بکەنەوە؟ هەمیشە بەڕێوەبەرایەتی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین لەگەڵ دەستگا چاپەمەنیەکان لە کۆنتاکت و پەیوەندی بەردەوامدا بووە. ناوە خۆیان پەیوەندیان کردووە یان ئێمە خۆمان داوامان لێکردوون بۆ ئەوەی بتوانن بێن لێرە پێشانگا بکەنەوە و خوێنەرانی ئێرەش بێبەش نەبن لەو کتێب و بڵاوکراوانەی کە تازە چاپ و بڵاو دەکرێنەوە. زۆر باشە. زۆرترین ئەو بابەتانە یان ئەو کتێبانەی کە با بڵێن بابەتەکانیان جیاوازە چەندێکن و چۆن با بڵێن جیا کرابەوە بابەتەکان؟ هەڵبەت پێشانگاکان کە دەکرێنەوە ئەو دەستگایانە پۆڵێنی بابەتەکان بە گوێرەی ناوەڕۆکی کتێبەکان دەکەن. بۆ بەشی زانستی هەیە کە لە کۆمەڵە کتێبی زۆری سەردەمی پێکهاتووە، بەشی ئەدەبی هەیە کە ئیتر شێعرە، ڕۆمانە، چیرۆکە، لەوە بترازێ بۆ بەشی ئاینی مەسەلەن ئەویش جەناحێکی خۆی بۆ دانراوە کە بەو شێوەیە خوێنەر دەتوانێت بە ئاسانی بگاتە ئەو کتێبە دڵخوازی خۆی ببێ ئەوەی هیچ تاقە و توانایەک سەر بکات لەبەرەوەی هەمویان بەش جیاکراونەتەوە. زۆر باشە. هاوڵاتیانی سنوورەکە بە تایبەتیش چەندێک لە پێشوازی ئەم جۆرە پێشانگایانن، چەندێک ئامادەییان هەبوو لە ناو پێشانگاکە؟ بەتەکیید دووبارەبوونەوەی ئەو پێشانگایانە نیشانی ئەوەیە کە ئەو دەستگایانە ڕنگدانەوەی کارەکانی خۆیانیان بینیوە، فیدباکی خەڵکیان بینیوە، خوێنەرانیان بینیوە کە پێشووتر هاتوون پێشانگایان کردوتەوە، تێگەشتون لەوەی کە ئێرە خوێنەرێکی زۆری لێ بووە، جارێکتر ئامادەی ئەویان هەیە کە بن پێشانگایتر بکەنەوە. هەمیشە پێشانگاکانی ئێرە قەرەباڵغن، هەمیشە خەڵکێکی زۆر، خوێنەرێکی زۆر، خوێنکارێکی زۆر کە لە خوێندنی باڵا یان لە خوێندنی پەیمانگا و زانکۆکان پێویستیان بە سەرچاو و پێویستیان بە مەسادر هەیە، سەردانی ئەو پێشانگایانە دەکەن. کەواتە ئەو دەستگایی کە ببێ بە 2000 و 3000 پێشانگا بکاتەوە لێرە نیشانی ئەوەیە کە ئیسیجابەیەکی باشی خەڵک هەبوو بۆ کتێبەکان. زۆر باشە. لەلایەن ڕێکخەرانی پێشانگاکە هیچ مەرجێک دانرابوو بۆ ئەو ناوەندانە بۆ ئەوەی کە ئەو بابەتانەی کە با بڵێن مەرجی لەسەرە یاخود پێویستە لە ناو پێشانگاکەدا بوونی هەبێ، هیچ مەرجێک هەبوو؟
ئێمە هەمیشە مەرجەکانمان لە پێناوی بەرژەوەندی خوێنەراندا هەمیشە دەخل لەسەرەوە دەکەینەوە کە داشکاندنێکی زۆرتر هەبێ بۆی خوێنەرێکی زۆرتر بتوانێت سود لە کتێبەکان وەرگێ دەخل لەوە دەکەینەوە کە ناونیشانی جۆرا زۆر هەبێ لە پێناوی ئەوەی کە خوێنەری ئێرە کاتێک دەوێت بە دوای سەرچاوێکدا بگەڕێ پێویست بۆ نەکە بڕواتە شارە گەورەکان و لێرە دەستی بکەوێ ئیتر لەسەر نرخ لەسەر جۆرا زۆری ناونیشانەکان لەسەر ئەوەی کە کتێوی تازە بێنن مەرجەکانی ئێمە هەر ئەوەیە و ئەگەرنە هەموو جۆرە کار ئاسانیکان بۆ دەکەین. زۆر باشە پێشانگاکە تا ئێستش بەردەوامی هەیە و زۆرترین ئەو بابەتانەی کە خواستی لەسرە لەلایەن خوێنەرانەوە با بڵێن دەکڕێت یاخود داوا دەکرێت چین ئەو بابەتانە؟ هەڵبەت خوێنەری ئێستا پۆڵێن کراوە ینی داتایەکم لە بەردەست نییە بەڵام زۆربەی زۆری ئەو کتێبانی کە داوا دەکرێت لە بارێکە بەڵام خوێنەری ئێستا خوێنەرێکە کە هەمیشە بە دوای سەرچاوی تازەدا دەگەڕێ گەنجێکی زۆر هەیە کە لە بواری تەکنۆلۆژیادا شارەزایان هەیە بەلای ئەو کتێباندا دەڕۆن یان داوای ئەو کتێبان دەکەن کە سەرچاوی تەکنۆلۆژین معلوماتیان زیاتر دەبێت لەسەرەوە فیئێچکە هەیە کە فی خوێنکارانە خوێنکارانی زانکۆ خوێنی باڵا هەمیشە بە دوای ئەو مەسادرن و ئەو سەرچاوانەوەن کە پێویستیان لە بەحسەکانیان بەکاری بهێنن. زۆر باشە گشتگیرە ینی ناتوانین بڵێن بەشە ئەدەبیەکە زیاتر خواستی لەسەریا بەشە زانستیەکە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەندەی کە من لەگەڵ کارمەندانی و دەستگانە قسەم کردووە خواست لەسەر زۆربەی زۆری ئەو بەشانە هەیە خەڵکێکی زۆر دێت سەردانی هەموو بەشەکان دەکات تەنانەت بەشێک جاکراوەتەوە بۆ منداڵان ئەوێش خواستێکی تایبەتی لەسەر خەڵکانێک کە دەیانەوێ منداڵەکانیان لە ئێستاوە ڕابێنن بخوێنەوە ئیتر ئەو بەشش جۆرێک لە خواستی لەسرە کەواتە ئەمە ناتوانین ئەوە پۆڵنکەین بزەبت کامیان زیاتر خەڵک ڕووی تێدەکا شتەکە بە شێوەیەکی گشتی هەموو بەشەکاندا خوێنەر دەبینی ڕۆژانەکە لەسەر هەموو ئەو بەشانەی جامان کردوتەوە خەڵکانێک دەبینی بە پێوەستا و سەیری ناونیشانی کتێبەکان دەکەن. زۆر باشە ئەوانەی کە ئامادە بوون لە پێشانگاکە واتە ئەو خوێنەرانەی کە لەناو پێشانگاکەی ڕانیە ئامادە بوون با بڵێن خەڵکی ئەو سنوورن یاخود کەسانی تریژ لە ناوچە جیاوازەکانی ترەوە ئامادە بوون. بەتاکێت خەڵکی ئەو سنوورن خەڵکی ناو ڕانیە و دەوروبەری ڕانیە و تر سنووری دارە ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی ڕووی تێدەکا بەڵام زیاتر ئەگەر حسابی تەمەم بکەی زیاتر گەنجەکانن کە ڕوولە ئەگەر چی یانی ئێمە خوێنەرێکمان هەیە کە تەمەنێکیشی هەیە بەڵام بەراورد بە گەنجەکان هەڵبەت ژمارە گەنجەکان زۆرترە. زۆر باشە پێشانگاکە لە کوێ کرابەوە و شوێنیش چەندێک گرنگە بۆ کردنەوەی پێشانگایەکی لەو جۆرە و ئامادەبوون و بەشداریکردنی چەندین دەستگای چاپەمەنی و هەروەها کۆکردنەوەی ئەو هەموو بابەتانەی کە لەناو پێشانگایەکی لەو جۆرە بوونیان هەیە. پێشانگاکە لە بەڕێوەبەراتی کتێبخانە گشتەکانی ڕاپەڕین کراوەتەوە ئەوەی کە گرنگە شوێنەکە زۆر ملائم و گونجاو بۆ پێشانگا چونکە شوێنی سیارەوەستاندنی هەیە ئێستا کەوتۆتە ناو چەقی شارەوە لە زۆربەی شوێنەکانەوە نزیکە پاسی بەسەرەوەیە ئەو خەڵکانەی کە ناتوانن بۆ نمونە ئۆتۆمبیلی خۆیان هەبێت دەتوانن بە پاس بێن سەردانی پێشانگاکە بکەن لەبەرەوەی لە هەموو ڕووەکانەوە هەست دەکەین شوێنەکە ملائم و گونجاوە لە ناوەوەش شوێنێکی بەرفراوانی بۆ تەرخان کراوە ئەوەی کە زۆر گرنگە نازانم پرسیاری چواتان لە خەیاڵدایە نا ئەوەی کە گرنگە سەردانی ئەو گەنجانێ ئەو خوێنکارانەیە کە بەڕاستی دەکرێت لێرە ڕۆڵی وەزارەتی خوێنی باڵا بەتایبەت بەڕێز وەزیری خوێنی باڵا کە ئێستا دەرفەتێکی زۆری ڕەخساندووە بۆ ئەوی خەڵک بخوێنێ تەواوی وەسایلەکانی فراهەم کردووە ئەوەی کردووە کە خەڵکێکی زۆر دەستیان کردوتەوە بە خوێندن بۆ ئەوانەشی کە دەخوێنن بەتاکید پێویستیان بە سەرچاوە هەیە لەبەرەوە هەست دەکەی ئەو زم و جۆڵە وای کردووە کە خەڵکانێکی زۆرتر ئێستا ڕوو لە کتێب بکەن
بۆیە بە دەرفەت وەربگیرێکە بەڕاستی لە هەموو ئەو شوێنانە پێشەنگا بکرێتەوە کە دوورە دەستن یان زومی دام و دەستگا حکومیەکان لیانەوە دوورە بەداخەوە هەتا ئێستا زیاتر زوومەکە لەسەر شارە گەورەکان بووە بەڵام گرنگیدان بە ئەتراف بە شارە دوورەکان شتێکی گرنگە ئەم پێشانگایە ئەو دەسەلمێنێکە دەکرێت حکوومەت دەسەڵات دام و دەستگای پەیوەندیدار تاوی لەو شوێنە دوورانە بێ دڵنیا بێ لەوەی کە لەو شوێنە دوورانش خەڵکانێکی زۆر هەن کە حەزیان بە خوێندنە و لە خوێندنیش وەکو گوتم پێویستیان بەسەر چاوە دەبێت. زۆر باشە ئەو دەستگایانەی کە بەشدار بوون لە ناو پێشەنگاکەدا ئەو کتێبانەی کە بەشداریان پێکردبوو زیاتر لە چ ژانرێک بوون؟ ڕۆمان، چیرۆک، شعر، تەکنەلۆژیا؟ لە هەموو بوارەکاندا هەیە لە بەشی ئاینیەوە وەکو لە سەرەتادا گوتم بەشی ئاینی هەیە، بەشی زانستی هەیە، بەشی ئەدەبی هەیە، بەشی منداڵان هەیە، دیتر بەشی فەرهەنگی هەیە. هەموو ئەو بەشانە بە ژێرەی توانە و تاقەی ئەو دەستگایانە کتێبی تێدایە و داشکانێکی زۆر باشیشیان کرد و بۆی خەڵکێکی زۆر یان زۆرترین خەڵک سوودمەند بن لەو کتێبانە. زۆر باشە. ئەم پێشەنگایە ساڵانەیە و پلانتان هەیە بۆ ساڵی ئایندا چ گۆڕانکاریەک بکەن بۆ کردنەوەی پێشانگایەکی لەم جۆرە؟ بەتاکید ساڵانە جاری وا هەیە 3 پێشانگاش دەکرێتەوە نەکەرێک پێشانگا بەردەوام پێشانگای کتێب لە بەڕێوەبەری کتێبخانە گشتەکان کراوەتەوە و ئیتر ئەو دەستگایانەی کە بیانەوێت لێرە پێشانگا بکەنەوە وەکو پێشتر گوتم مەرجی ئێمە تەنیا ئەوەیە کە کار ئاسانی بۆ خوێنەر بکەن هەر دەستگایەک بێ بەبێ جیاوازی چاوی لە بار و گوزەرانی خوێنەر بێت و کار ئاسانی و داشکاندنی زیاتر بکە ئێمە باوەشیان بۆ دەکەینەوە و شوێنیان بۆ دابین دەکەین و کار ئاسانیان بۆ دەکەین. دەستەکانت خۆش بێ. زۆر بەڕێز سەدیق عەلی شاعیر و ڕۆژنامەنووس سپاس دەکەم کە لەگەڵم بوویت. زۆر سپاس بۆ تۆ.